ڕێبەراپۆ سمبولی ژیان و ئازادیە و کلیلی دەواازەی ئاشتیە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەنجومەنی خانەوادەی شەهیدانی پەکەکە لە باشووری کوردستان بەرامبەر بەم هەواڵ و ئاگایانەی کە دەوڵەتی تورکی فاشیست و خوێنڕێژ بەرامبەر ڕێبەراپۆ بڵاوی دەکاتەوە. پەیامی ئەوە دەدا کە ڕێبەراپۆ لە ئێستادا تەنیا ڕێبەری گەلی کورد نییە بەڵکو و ڕێبەری گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. بۆیە دەبێ باش بزانن کە ژیان و تەندروستی ڕێبەر ئەو هێڵە سوورەیە کە هیچ لایەن و کەسێک ناتوانێت لێی نزیک ببێتەوە. بێگومان ڕێبەراپۆ خاوەنی بیر و فەلسەفەی ئازادی و یەکسانی و ژیانە بۆ سەرجەم گەلانی جیهان و نەوەک تەنها گەلی کورد و ڕۆژهەڵاتی ناوەڕاست. فکر و فەلسەفە و تێزەکانی ڕێبەراپۆ هەموو سنوورەکانی تێشکاندووە و کیشۆرەکانی بڕیوە. بۆیە لە ئێستادا لە هەر چوارپاچەی کوردستان بە یەک ئاست و بە یەک هەڵوێست پشتیوانی لە کاروانی ئازادی گەلی کورد و سەرجەم گەلانی ناوچەکە دەکرێت بە ڕێبەرایەتی ڕێبەراپۆ. ئێمە وەکو ئەنجومەنی خانەوادەی شەهیدانی پەکەکە لە باشووری کوردستان بانگ لە هەموو مرۆڤێکی ئازادی خوازی و یەکسانی خواز و سەرجەم دەستگاکان و دامەزراوەکانی مافی مرۆڤ و نەتەوەیە گرتوەکان و سیپیتی و خاچی سووری نێودەوڵەتی دەکەین کار بکەن بۆ وەستاننی ڕەوڕەوەی شەڕی ئاکەپە و مەهەپە کە بووە بە هۆکاری خوێنڕشتن لە ناوچەکە و جیهان لە لیبیا و ئەلمینیا و سووریا و عێراق. هەموو گەلی کورد بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان و پارت و لایەنە سیاسیەکان دەبێت ئەو ڕاستیە بزانن کە ڕژێمی خوێنڕێژ و خوێنمژی ئاکەپە و مەهەپە نەژادپەرست و هاوپەیمانەکانیان بەستووە بەرامبەر بە کورد نەوەک بەرامبەر بە پەکەکە. هەموو لایەک باش دەزانن دوای شکستە گەورەکانی ئەردۆغان و هاوکارەکانی لە هەفتانین و گارە دووبارە تاوی مەکینەی شەڕ و جەنگ دەدەن بەرامبەر بە شەنگال لە کاتێک شەنگال خاکی عێراقە و کۆمەڵگاکەی زۆر بە ئاسوودەی و ئارامی گیان دەکەن لە ڕێگەی پلانگێڕی و ڕێکەوتنی جێربەجێر و هاوشەوەی خوڵقاندنی داعش بۆ جینۆسایدکردنیان. جیهان و ناوەندەکانی دژی شەڕ دەبێت و باش بزانن ئەگەر ئاشتیان بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەوێ کلیل و دەواازەی ئاشتی و ئارامی تەنها لە ئیمرالیە و لە دەست ڕێبەراپۆیە. تا دەرگاکانی ئیمرالی نەکرێتەوە و ڕێبەراپۆ بە ئازادی جەستەی نەگات هەرگیز دەرگای ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناکرێتەوە. ئەگەری چارەسەربوونی کێشەکان زۆر گەورەتر دەبن. لە ئێستادا نەوەک تەنها گەلی کورد کە زیاتر لە 40 ملیۆن دەبێت و گەلێکی دێرینی ناوچەکەیە پێویستی بە ڕێبەراپۆیە بەڵکو گەلانی ناوچەکە پێویستیان بە ئازادی بوونی ئەو سەرکردە و ئەو سەرکردەیە نمونەشی ڕۆژاوای کوردستانە کە فکر و فەلسەفەی ڕێبەراپۆ ئەو سەرکردەیە. چەندە دیموکراسی و ئاشتی و یەکسانی و پێکەوە ژیان پێی بەخشیون. ئەنجومەنی خانەوادەی شەهیدانی پەکەکە لە باشووری کوردستان پەیامی ئەوە دەدات کە گەورەی و خۆڕاگری ڕێبەراپۆ بە ئەندازەی خۆڕاگری گەورەی شاخ و چیاکانی کوردستانە. وا داوا لە هەموو مرۆڤێکی خاوەن ویژدان و هەستی مرۆڤایەتی دەکات کە لە هەموو چین و توێژێک و گەلان و نەتەوە ئاینەکان کە تێکۆشانی ئەو سەرکردە گەورەیە بۆ ئاشتی بەرز ڕابگرن و ئێمەش لێرەوە بەڵێن دەدەین بەردەوام دەبین لە خەبات و تێکۆشانمان بۆ ئازادی جەستەی ڕێبەراپۆ. دوای ئەوەی ڕێبەراپۆ ئازادی لە بیر و فکر و ژیانی پێبەخشین بژی ئازادی و یەکسانی بژی ئاشتی بژی کوردستان بژی ڕێبەراپۆ ئەنجومەنی خانەوادەی شەهیدانی پەکەکە لە باشووری کوردستان 8 2021. سەرۆک ژیان نابێت.